پرسیارە جدیەکە ئەوەیە ئایا دەرگای ئەم شەڕە بەڕووی عێراقدا دەکرێتەوە لەگەڵ بەڕێز غانم عابد شرۆڤەکاری سیاسی گفتوگۆیان بابەتە دەکەم. بەڕێز غانم زۆر بەخێر بیت. هەڕەشەکانی ئیسرائیل چۆن دەبینن وەکو شرۆڤەکارێکی سیاسی؟ ئایا دەبێتە هەنگاوی کردداری ئیسرائیل بەرامبەر بە عێراق؟ بەڵێ ئێوارەتان باش، زۆر سوپاس. بەدڵنیاییەوە هەڕەشەکان هەڕەشەی ڕژدن بەڵگەشەوەی حکوومەتی عێراقی کاتژمێرێک لەمەوبەر داوای لە کۆمکاری عەرەبی کردووە کۆبوونەوەیەکی بەپەلە ببەستن لەسەر ئاستی نوێنەرانی هەموو وڵاتان بۆ بەدواداچوون بۆ هەڕەشەکانی ئیسرائیل لە بەرامبەر عێراق. ئێستا زۆرێک لە دووفاقی هەیە لە بەرامبەر هەڵوێست. عێراق نایەوێت وەکو حکوومەت ڕوبەڕووی ئیسرائیل ببێتەوە ببێت بەشێک لە ململانەکان. حکوومەت بە دوای گەیاندنی هاریکاری و پێشوازیکردن لە ئاوارەکان و بریندارەکان دەگەڕێتواتە هاوکاری مرۆیی دەکات. لایەنە سیاسەکان بە هەمان شێوە ئەوان نایەنەوێت ململانەی بگاتە عێراق و وەکو بەڕێز عەمار حەکیم زۆر بەڕوونی قسەی کرد، گوتی ئێمە هیچ نیازێکمان بۆ چوونەنێ ئەم ململانەیە نییە. کێشەکە لە 5 میلیشیایە کە میلیشیای باوەڕدارین هاتوونە لە میدیا بە ئاشکرای قسە دەکەن. جاری یەکەم قسەیان کرد، گوتیان کە فتوای مەرجعیەتی باڵا سیستانی ئەوان پابەند ناکات و مەرزنی ئەوان پێوە پابند بن و ئەوان پابندی ئەوەش نین کە گوێڕاری فەرمانەکانی حکوومەت بن بۆی عێراق لە ململانی پارێزە. بەردەوامی ئەم گروپە چەکدارانە و هێرشکردنە سەر ئیسرائیل پێم وایە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر عێراق، وەکو ئیسرائیلیش ئاماژەی پێکرد. بۆیە من پێم وایە عێراق بە شێوازێک لە شێوازەکان بووەتە گۆڕەپانێک لە گۆڕەپانی ململانێ بەهۆی میلیشاکان کە هەوڵی بەردەوامیان بەو ئاراستەیەیە کە دەیانەوێت ئاگر لە ئێران دوور بخەنەوە و گروپەکانی گروپە چەکدارەکان و بەری مەقاومە هێرشەکانیان بەردەوامە بۆ ئیسرائیل لە ماوەی 3 مانگدا 300 هێرشیان کردووە. پێتان وایە عێراقیان تووشی ئەمری واقع کردووە کە دووچاری ئەم شەڕە دەبێت لەگەڵ ئیسرائیل؟ کۆمکاری عەرەبی دەتوانێت هیچی بۆ بکات؟ بەدڵنیاییەوە ئێمە دەتوانین بڵین مەترسی زۆرمان هەیە بەهۆی ئەو هێرشانەوە، بەهۆی گروپە چەکدارەکانەوە بە دیاریکراوی. بەر لە هەموو شتێک دەبێتە هۆی ئەوەی کارەساتێکی گەورە بەرگەلی عێراقی بکەوێت. زۆرێک لەو میلیشیانە و من لە کوردستان 24ەوە دەڵێم حکوومەتی عێراقی دەبێت پابند بێت بە ملکەسکردنی میلیشیاکان بۆ ئەوەی چەکەکانیان ڕادەست بکەن کە بەشێکیان لە هەندێک ناوچەی نیشتەجێبوونی خەڵکی دەژین. واتە هەموو هێرشێکی ئیسرائیل دەبێت هۆی ئەوەی کارەساتێکی گەورەی مرۆیی لێ بکەوێتەوە. حکوومەت دەبێت ڕۆڵی خۆی ببینێت لەوەی کە خۆی لەم بابەتەوە بگلێنێت و میلیشەکەم ملکەز بکات. خاڵی گەورە ئەوەیە ئایا عێراق دەتوانێت بەرگری لە خۆی بکاتە بەرامبەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل؟ بەداخەوە ئێمە هیچ چەکێکی لەو شێوازەمان نییە. ئەو فڕۆکانەی هەمانە فڕۆکەی F-35 فڕۆکەی ئەمریکین. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانن کە تەنیا دوگمەیەکە بۆ ئەوان ئەوش ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژیە دەتوان عێراق بەرچەک بکەن و فڕۆکەکان لە شوێنی خۆیان بهێڵنەوە و دەشتوانن هەمان ئەو فڕۆکانە وێران بکەن و لە شوێنی خۆیان بوویان وەستێنن. کێشەیەکی دیکەی ئێمە ئەوەیە کە لە لیژنەی دەسپاکی پەرلەمان داوایان کردووە کە لێپێچینەوە لەو چەکانە بکرێت کە بە بەرگری ئاسمانی دراوە. کەواتە ئێمە بە لۆژیکی بێڵین چەکێکمان نییە وەڵامی هێرشەکانی ئیسرائیل بدەینەوە ڕێگری لە فڕۆکەکانی ئیسرائیل بکەن لەوەی هێرش بکەنە سەر عێراق. لە هەمان کاتدا چەند میلیشیایەکان بڕیارەکانی خۆیان بەسەر حکوومەتی عێراقدا دەسەپێن و دەیانەوێت عێراق دووچاری ململانێ بکەنەوە. کێشەکە ئەوەیە کە عێراق ناتوانێت بەرگری لە خۆی بکە لە بەرامبەر ئیسرائیلیا. کێشەکە ئەوەیە کە ناتوانێت کۆنتترۆلی گروپە چەکدارەکان بکە لە عێراق کە هێرش نەکەنە سەر ئیسرائیل. کێشەکە ئەوەیە هەردوو شتەکە دروستە. نە حکوومەت دەتوانێت میلیشیاکەم بوەستێنێت، نە عێراق بۆ خۆشی چەکی ئەوەی هەیە کە بەرگری لە ئیسرائیل بکات لە ڕووی هێرشی ئاسمانیەوە. بە تایبەتیش لە چوارچێوە و لە سایەی ئەو کێشە گەورەیە کە ئێمە ئێستا لە عێراق هەمانە دەبێت ئەوەمان لەبەرچاو بێت کە ئێمە کێشەی سیاسیمان گەلێک زۆرە. ئەو گوتارەی کە پێشتر سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسین نووری مالکی ئاماژەی پێکردوو بەوەی کە گوتێتی دەوڵەتێک هەیە دەیەوێت جارێکی دیکە باسیەکان بێنێتە پێشەوە. ئەوەی قەیس خزعەلی باسی کردووە لەوەی مۆساد لە هەولێر کار و چالاکی لە کەرکووک و لە ئەمبار و لە چەند پارێزگایەکی دیکە عێراقی هەیە، ئەمانە هەمویان کێشەن. گوتێتی لاندێک پارێزگای سونی مۆساد بارەگای هەیە کەواتە ویستێک لەلایەن گروپە چەکدارەکانەوە هەیە بەوەی پەیامێک بنێر بۆ ئیسرائیل بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێن ئێمە دەتوانین یاری بە ئاسایشی عێراق بکەین و هیچ لایەنێکش ناتوانێت براوە بێت لەم شێوەیەی ناوچەکەدا. گەورەبوونی ململانەی سیاسیەکان کێشە لەگەڵ
سەرۆک وەزیران ئێستا عێراق و هەوڵدان بۆ دوورخستنەوەی بەر لە هەڵبژاردننی داهاتووی هەڕەشەی میلیشیاکان هەموو ئەم کێشانە ئەگەر بێت و لە دەست دەربچن عێراق دووساری کێشەیەکی زۆر گەورە دەکەن. باشە بەرپرسێکی ئەسای بە ئەهل الحەق دەڵێ کە گەلی عێراق لەگەڵ ئێمن حکوومەتی عێراقیش لەگەڵ ئێمن دەکرێت لە پشتی پەردەوە حکوومەت لە پشتی ئەم گروپە چەکدارانەوە بێت؟ ئێمە گەلین من و تۆ هەردووکمان بەگەڵ ئێمە نوێنەرایەتی ئەو ملیۆن خەڵکانە دەکەین کەواتە هەموو خەڵک هەمان ڕێی هەیە فەڵەستین و قودس لە هەموو مسلمانان ڕەمزێکی تایبەتن بەڵام بەڕاستی چێ سوودی لە ململانی حەمەس بینیوە 2 ملیۆن هاوڵاتی ئاوارە بوون غەزەبەتەوە وێران کراوە دەیان بابەتی دیکە ئەمڕۆ کاتێک تۆ باسی ئەوە دەکەیت کە ئامرازێک بیت بەدەست ئێرانەوە بەڕاستی چاوەڕێت ئەنجامێک دەکەیت ئێران پشتگیری حەماسی نەکرد ئێران پشتگیری حزبوڵای لوبنانی نەکردووە لە کاتێکدا ئەوان زۆر نزیکترن لە ئێران وەک لەلایەنەکانی دیکە وەک لە گروپە میلیشیا عێراقیەکان بۆیە ئێران دەیەوێت کارتی میلیشیا عێراقی حوسیەکان بەکاربێنێت بۆ ئەوەی بگات بە ڕێکەوتنێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەوەش بۆ خۆی بکشێتەوە لە ململانەکە بەڕاستی ئێران هیچ لارێکی لەوە نییە کە پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە یاخود بنکەی ئەمریکی لەنێو ئێران دروست بکەن بەڵام دوای ئەوەی گەیشتە ئەو ڕێکەوتنەی کە خۆی دەیەوێت ئەو ڕێکەوتنە بەو ئامرازانە دەکرێت کێشەکە لە ئێمەیە لە میلیشیا عێراقیەکانە ئەو میلیشیانەی کە هەوڵ و تەقەڵایەن بۆ ئەوەی عێراق و عێراقیەکان ببنە سوتەمەنی جەنگ ببنە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەکان بۆ ئەوەی ئێران وەبەرهێنانی ئەم ململانەیە بۆ خۆی بات و لەسەر حسابی خۆی عێراق پشتی بە بوونی ئەمریکا بەستووە لە عێراقوە هەروەها ئەو ڕێکەوتنە ئەمنی کە لە نێوانیاندا هەیە ئەمریکا دەتوانێت عێراق لەم شەڕە بپارێزێت؟ بە گوێرەی ئەوەی کە ڕۆژنامە ئەمریکیەکان بڵاویان کردوێتەوە ئەمریکا زیاتر لە جارێک قسەی لەگەڵ حکوومەتی عێراقی کردو گوتێتی کە ئێمە ئیسرائیلمان لەوە ڕاگرتووە کە هێرش بکاتە سەر عێراق بەڵام ئەم بارودۆخە بەردەوام نابێت ئەگەر بێت و گروپە میلیشیاکان بەردەوام هێرش بکەنە سەر ئیسرائیل من پێم وایە ئەو کۆبوونەوەی کە 2 ڕۆژ پێش ئێستا ئەنجام درراوە وەکو کۆبوونەوەی دوا هۆشداری بوو بۆ عێراق بەوەی کە ئەگەر هێرشەکان بەردەوام بن ئیسرائیل وەڵامی هێرشەکان دەداتەوە لە هەمان کاتدا ئیسرائیل بە شێوازێکی یاسایی مامەڵەی کردو هەرچەندە خۆی دەوڵەتێکی داگیرکارە بەڵام شێوازێکی یاسایی پەیامێکی ناردووە بۆ ئەنجومەنی ئاسایش بۆی کە گوتێتی میلیشیەکانی عێراق هێرش دەکەنە سەر ئیسرائیل بە بەردەوامیش کەواتە لێرە دەوڵەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناتوانێت ئەو ڕێکەوتنە استراتیژیەی لەگەڵ عێراقیەتی و بەرهێنانی تێدا بکات و عێراق پارێزێت بۆی من پێم وایە داهاتووی عێراق لە چەند ڕۆژی داهاتوودا داهاتوویەکی تاریک دەبێت و ڕەنگە هێرشێک ئەمڕۆ یان چەند ڕۆژ داهاتوو ڕێزغانم مابەت شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوونت.